ئەمڕۆ ناوڕۆکی کۆبوونەوەکەی سەرۆک بارزانی و ژان نوێل بارۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا کە لە پیرمام کۆبوونەوە بڵاوکرایەوە لە دیدارەکەدا کە پاتریک جۆرێل بالۆزی فەڕەنسا لە عێراق و یان برێم کۆنسۆلی گشتی فەڕەنسا ئامادە بوون. وەزیری دەرەوەی فەڕەنسا بە سەرۆک بارزانی ڕاگەیاندووە کە سەرۆک ماکرۆن سڵاوی تایبەتی بۆت هەبووە و جەخت لە پەیوەندی دوولایەنەی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا دەکرێتەوە. بەڕێستیان برێم ئەگەر گوێبیستی دەنگی من بیت سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پرسییم سەردانەکەی وەزیری دەرەوە لەم کاتەیە بۆ هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی کوردستان چ پەیامێکی لە پشتە؟ Well, good morning to you. Thank you for giving سپاس بۆ ئەو دەرفەتە. Yes, indeed. بەڵێ بەدڵنیاییەوە گەیشتنی وەزیر بۆ هەولێر لە چوارچێوەی گەشتێکی هەرێمی چۆ دیمەشق لە سووریا دواتر بەغدا گەیشتە هەولێریش کۆبوونەوەی هەبوو لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی و لەگەڵ بەڕێز جەنەرال مەزلوم عەبدیش. ئەو پەیامی هەبوو، ئەو پەیامێکە دەتوانین لێوە هەڵبهێنجین بە دوو شێوەیە. یەکەم پەیام ئەوەیە کە ئەمە نوێکردنەوەی ئەو پەیماننامە ئەو بەڵێنانەیە ئەو هاوڕێتیە لە نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان هەیە، ئەمە درێژەی پێدراوە لە ماوەی ئەو هاوڕێتیە و جەختیشی لێکراوەتەوە لە کۆبوونەوەکان کە چەندە گرنگە هەمووان هاوکار بن لە پێناو سەقامگیری هەرێمەکە و سووریا. ئەوکارشی کە ئێمە ئەنجامی دەدەین بەیەکەوە بۆ ئەوەی دڵنیایی بدات سووریا وەکو ئامانتی دووەم سەقامگیر ببێت، بەتایبەت لە ماوەی ئاگربەست و ڕێکەوتنی واژۆکراو لە 29 مانگ. پێش بەغدا و هەولێر وەزیری دەرەوەی فەڕەنسا سەردانی دیمەشقی کرد. چ پەیامێکی بە دیمەشقدا بوو؟ دوو پەیامی سەرەکی بوون لەلایەن بەڕێز وەزیر. پەیامەکە ئەوە بوو کە ئێمە دەمانەوێت سووریا لە قۆناغی ڕاگوزەر لە ئاراستەی ڕاستدا نەبڕێت و لایانی دووەمیش زیاتر مامەڵەکردن لەگەڵ ئەو قەیرانە زۆر مەزنە بەتایبەت ئەو قۆناغی کە لە کۆتایی مانجی 12 و مانجی یەک تێبینی کرا، ئەو ئاگربەستەی کە هەبوو تاوتوێ کرا، ئاگربەستەش لە نێوان سەرۆک شەڕ و بەڕێز مەزلوم عەبدی کە واژۆ کرا بۆ ئەوەی بتوانرێت بمێنێتەوە هەموو پێنگاوەکانی پێویست لەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێن و هەموواندان بەخۆدا بکرن، گرجەکان کەم ببنەوە بە ئاراستەی پرۆسەیەکی سیاسی تا ڕێگە بدات پێکهاتەی کورد لە سووریا وەکو تێک ڕێپێکهاتەکانی دیکەی سووریا بتوانن ئەو پانتاییە سیاسی خوانیان هەبێت، پێگەیان هەبێت لە سووریای نوێدا. پەیامی دووەمیش جاتر پەیوەندیدارە بە پابەندی فەڕەنسا، بەردەوامی فەڕەنسا لە شەڕی دژی تیرۆر، شەڕی دژی داعش. ئەمە یەکێک لە پەیامەهەرە گرنگەکان بوو کە بەڕێز وەزیر گەیاندێت دیمەشق. فەڕەنسا زۆر پێداگر و ڕژدا بۆ بەهێزکردنی و بەردەوامیدان بە شەڕی دژی تیرۆر. لەو چوارچێوەیە بەردەوام دەبین. لەبارەی پەیامی یەکەمەوە هیچ گرنتێک لە دیمەشق وەرگیراوە کە پابەند بن بە ڕێکەوتنەکەیان لەگەڵ هەسەدا؟ ئەو گفتوگۆ سیاسیانە کە ئێستا بەردەوام دەبین بۆ چوون هەڵوێستی ئێمە زۆر ڕوونە بەو ئاراستەیەیە کە
ئێمە چاودێری ئەو ڕێکەوتنە دەکەین لە نزیکەوە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت خاڵ بە خاڵ تا دڵنیابین ئەو ڕێکەوتنە بەباشی دەچێتە بواری جێبەجێکردنەوە هەروەها ئەوەشی کە لێوە دەئافرێت بەو ئاراستەیە بێت چارەسەری زیاتری سیاسی لە پرۆسە سیاسیدا بەئافرێنێت و لەوێشەوە بچینە قۆناغی داهاتوو بۆ ئەوەی تەواوی گفتوگۆی سیاسی دروست ببێت. بەڕێز برم لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی هەسە دەباسی چی کرا ئێوە لە پشتگیری کورد لە ڕۆژاوا بەردەوام دەبن؟ Well, ئەو خاڵە جیاوازانەی کە لەو ڕێکەوتنی ئاگربەست واژۆکراون هەڵسەنگاندنمان بۆ کردووە لەلایەن هەردوو لاوە واژۆکرا ئەو ڕێکەوتنە بە دڵنیاییەوە تۆش بینیوتە کە هەندێک پێام لەو نێوانە لەلایەن سەرۆک ماکرۆنیشەوە ئاراستە کرابوون لەگەڵ بەڕێز شەرع و بەڕێز مەزلوم قسە کراوە بۆ ئەوەی ئێمە ئەو پەیامامان گاندووە کە فەڕەنسا بەردەوام دەبێت لە پاڵپشتی و چاودێری دۆخەکە هەروەها ئەو خاڵانەی گفتوگۆش کە هەبوون لە نێوان بەڕێز وەزیر و بەڕێز مەزلوم عەبدی لە چوارچێوەی ئەو پوختەیە بوون کە پێشووتر قسەی لەسەر کراوە لە نێوان سەرۆک شەرع و بەڕێز ژێنەرال مەزلوم کەواتە گفتوگۆی زۆر بەرجەستە بوون بۆ ئاراستەیە بۆ ئەوەی ڕێکەوتنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە ڕۆژەکانی داهاتوو. پاڵپشتی و هاوکاریەکانتان بە چۆن و بە چ شێوازێکە بێ بۆ ڕۆژاوای کوردستان؟ چەند ساڵێک دەبێت دەبینین پابەندێکی سیاسی زۆر بە ئاراستەی هێزەکانی سووریا دیموکرات نیشان دراوە لەلایەن فەڕەنساوە وەکو هاوڵی ئێمە بوون لە شەڕی دژی داعش و تیرۆر. ئێمە هێشتا پێداگر و پابەندی ئەو هاوڵی و هەڤالبەندیین ئەوەی پێوەستە بە پرسی سیاسی ئێمە وەکو ئێوە بینیوتان لە ماوەی ڕابردوو لە چەند هەفتەی ڕابردوو هەندێک هێرش ئەنجام دراون بۆ کردن ئامانجی داعش ئەمە دەرخەری پابەندێکەیە ئەو جۆرە هاوڵیە سەربازیە بە گفتوگۆیەکی سیاسیش پاڵپشتی دەکرێت و لەگەڵ بەڕێز مەزلومیش ئەو قسەی لەسەر کراوە و بەڕێز بارۆ ئاماژەی پێداوە کە ئێمە یەکەمی وڵاتی ئەوروپا بووین کە چوینە دیمەشق لە یەکەم ساتی ڕوخانی ڕژەمی ئەسەد ئەو کاتێک کە بەڕێز شەرع پێشوازیشی لێکرا هەر یەکەم وڵات بوون بۆ ئەوەی بتوانین لەسەر پرسانە ئەمە یەکەمین گەشتی و بۆ وڵاتە ئەوروپیەکان کەواتە ئێمە زۆر پابەندین بۆ دایلۆگ و گفتوگۆی دیپلۆماسی و سیاسی و چارەسەری دۆخی سیاسی لە قۆناغی ڕاگوزەری سووریا. ئێمە لە هەردوو لایانی سیاسی و دیپلۆماسیوە لە ماوەی هەفتەکانی ڕابردووش کە دۆخەکەمان بینی و کاتەی دۆخەکە شڵەژا ئێمە چاودێری دۆخەکەمان دەکرد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا جەنابی سەرۆک و تەواوی وەزیرەکان لەسەر هێڵ بوون بۆ ئەوەی هاریکاری دروستبوون و ئافرانی دایلۆگ بکەین تا دڵنیایی بدەین لەوەی کە ئەو گرژیانە دەکوژێنەوە و نامێنن هەروەها کۆتاییان دێت بۆ ئەوەی بەرەو دایلۆگ و گفتوگۆی سیاسیش ئاراستە بگرێت هەموو کۆمەلگۆ پێکهاتە سووریەکانیش لە چوارچێوەیاندا کورد لە پانتایی سیاسی سووریا لە جێگان بێتەوە. زۆر باشە. ڕۆڵی سەرۆک مەسعود بارزانی لە ئاگربەست و هێورکردنەوەی ئاڵۆزیەکانی نێوان هەسەدە و دیمەشق چۆن ئەنرخێنن؟
جەنابی سەرۆک هەردوو سەرۆکەکان سەرۆک بارزانی و سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز سلێمان بارزانی زۆر یەکلاکەرەوە بوون، زۆر هاریکار بوون لەوەی دڵنیابن ئاگربەست و ڕێکەوتن دەگاتە شوێنی خۆی واژۆ دەکرێت و تاوتوێ دەکرێت. ئێمە لە پەیوەندی بەردەوامی دەبێت ئەوەش بڵێم لەگەڵ تیمی عێراق و لەگەڵ تیمی فەڕەنسیەکانیش ڕۆژانە لە پەیوەندی داین تا دڵنیابین بەیەکەوە بتوانین هاوکاری پێشکەش بکەین لەگەڵ بەڕێز جەنەرال مەزلوم و سەرۆک شەرع بۆ ئەوەی بە ئاراستەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە کار بکەین و گرژەکان کەم بکرێنەوە بەتابەت لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەمە زۆر گرنگ بوو ئەو کارە دیپلۆماسیان ئەنجام دراون. ئەمە دەرخەری ئەو ئاستە باڵایەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا هەیە، ئاستێکی باڵای متمانە لە نێوانمان کە بەردەوامیش دەبێت. ئەمە ئەوەیە کە بەڕێز وەزیر باڕۆ جەختی لێ کردوتەوە لە کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆک بارزانی لەم بەیانیەوە و پابەندیشین پێداگرین کە بۆ ئەوی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت و بەرەو خۆناغێکی چارەسەری سیاسی زۆر باشە. بەڕێز برم کاتمان تەواو بووە، بەڵام بە دەرفەت ێزانم پرسیارێکت لێ بکەم بەو پێی کە بەهۆی قارەمانێتی پێشمەرگەوە سیمبولی ئازایەتی و بوێری شەقامێک لە فەڕەنسا بە ناوی پێشمەرگە پارکێک ناونراوە پێشمەرگە پلانتان نییە کەزیش بخەنە نێو یەکێک لە ناوەکانی فەڕەنساوە؟ بە تەواوی ئاگاداری ئەو دەستپێشخەریە نیم، بەڵام پێم وایە کە ئەمە زۆر پێشنیازێکی جوانە. من لێرەم وەکو کۆنسوڵی گشتی فەڕەنسا لە هەولێر، بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە ئەو پەیوەندی هەواڵبەندی هاوڕێتی نێوان خەڵکی فەڕەنسا و خەڵکی کورد هەیە زۆر گرنگە بۆ کورد، زۆر گرنگە بۆ فەڕەنسا. ئەمە بە ناونانی شەقامێکی پاریس لەسەر ناوی پێشمەرگە دانان بوو بەو شەڕە هاوبەشەی کە ئێمە لە دژی تیرۆر هەمان بووە ڕێزگرتن بووە بۆ جاربەزەی پێشمەرگە کە شان بەشان لەگەڵ هێزەکانمان جەنگاون لە دژی تیرۆر، لە شەڕی دژی تیرۆریش بەردەوام دەبین. حەزەکەم بە زمانی خۆتان پێت بڵێم مێرسی، زۆر سپاس دەکەم بەڕێزیان برێم کۆنسوڵی گشتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان. دەست خۆش. زۆر سپاس.